سلاف سلااو نۆڕەتان باش لە نێو بازاڕی شاری سلێمانیم لەگەڵی بەشێک لە وڵاتیان چون بۆ گەشت و سەیران شکارە مەهینیان بەدەستەوەمەوە بەڵام بەشێکیان لە نێو بازاڕەکانن وەندێکان دایێنە کەلوپەلەکانیان بکڕن و ئامادەکاریکەن بۆ مانگی ڕەمەزان بەڵام ئەوەندەی من تێبینیم کرد لە نێو بازاڕا ینی ئامادەکاریەکان زۆر زۆرۆک و پێویست نین نەچمە لای ئەم دوکاندارانە بزان بازاڕیان چۆنە خەڵک دێ کەلوپەل کڕێ بۆ ڕەمەزان یا خۆراک و خواردەوەنی بکڕێ بۆ ڕەمەزان بزان بەوان چێڵن ئامزان سڵاو لێرێ باشی دەنگ باسی بازار چۆنە ئامادەکاری بۆ ڕەمەزان دیاران بەڕێزەش هاتووە وێشت کڕ بە مەعامەلەکان کە دوی بازاڕەکەشی نەوەستێنین بازار چۆنە خەڵک دێشت بکڕێ بازار ئامادەکاری بۆ ڕەمەزان هەیە لە بازاڕە واللهی بەنسبە ئەوە کە بڵێ مەرەوە ڕەمەزانە ڕوێن و کاتیەوە ئێستا خەڵش بکڕێ لەگەڵ ساڵانە زۆری فەرقا بازار کەمترە ئەو جوڵەیەنێک کە بۆ شێوە بڵێن چاوەڕوانەوەی لێ بکرێ بڵێ خەڵک بە ڕەمەزان حازر بکە و شت بکڕێ جەنابەت یعنی وەکو دوکاندارێ بۆچی ئەگەڕێنەوە کاڵی بازار سستە لە چاو ساڵانی پێشوو ئەم جۆرە ئیشەی ئەمە پەیوەندی بە ئەوە کە لە هەموو کوچکۆڵانێکە مارکێتێ و شتێکارە ناتە بازار هەموو وەک جاران بێ لە بازارە شت بکڕێ ئەنجا لەگەڵەوەشە کە گەڵا بەرز بووەتەوە ئەویشتە تاسیرێکی هەیە ئەنجا دووەم خەڵکەکە ئەترسێکە هەموو کار لە کاتی خۆیان معاش نەدرێ خەڵک احتیاتی خۆیەکە لەبەرەی خەڵک پێشبینی هەموو شتێکەکە ینی تەحلیلی واکە لەوانەیە ئەمڕۆ دوو مانگە لەسەرەکە درێ حکومای لێبێتەوە بە سێ مانگ دوو مانگ معاشێ بدە خەڵک احتیاتی خۆیەکە وەکو جاران نییە دەست بڵاو بێ و بچێ هەرچی پێیەتی بە دوو ڕۆستەر پیکاینیکە حیانی وەکو زروپەکان وەک کەڵی سەر ئاوایە لەم ئینەی ئەمڕۆ ئێمە لە کوردستانە هیچ شتێکی بتمانە نییە کە بتمانی بخرێتە سەر ئەمە بپرسم چی نرخی زۆر بەرز بووەتەوە ینی گۆڕانکاری لە نرخەکانە چۆنە بەنسبەت شتەوە مجموعە شتێ پەیوەندی بە گەڵاوێ بە پێی گەڵاکە بڵێن لە سا 20 تقریبان سیاری چۆتە سەر مجموعە شتیش پەیوەندی بە کەمی شتەکەەوە ئێستا بڵێن زۆر شتێ لە بازاران نیە وجودی کەم ئێستا کارتۆنە زەی لە 1920هزارەوە ئێستا تیاتی بە 55,000 54,000 هەیە بڵێن 150 لیتریە 150 گرامیە هەیە بڵێن لیترە ئەمانە بڵێن لیترەکەی بە 54 ئەوەیکەی بە 48 و 45 ئەوان ئێستاری هەمووشی پەیوەندی بە نەبوونی شتەکەەوە ئێستاگەر ببێ تەوزیعاتی زەی بووە قەت زەی لەوەندە بەرز نابەوە ئەنجا بەرەو ڕەمەزانی لە ڕوێن زیاتر حەلەویاتەکانەمانە زیاتر زەی بەکارێنن لە کاتی ئەوەیە کە بڵێن ئەزمەی زەیتە ئەنجی مەسەلە $2 بێ و پەڕی کارتۆنە 5,000 چێستەر یا کا پاکەتێکا 5,000 500 ناری چۆتە سەر ئەوە نە بڵێ بۆ شێوەیە بێ هەنی مەجموعە شت لەگەڵ گەڵاکە لە سا بڵێن 20 چۆتە سەر ئەویش پەیوەندی بە گەڵاوەیە ئەویکەی پەیوەندی بە کەمی و کوڕی شتەکەەوە ئەگەر لە بازارە وجودی ئەو شتە نەبێت گرانە ڕەمەزان و نزیکبوونەوەی ڕەمەزان نرخی بەرز کردوتۆ لە ئێوە لە ئێستا بەنسبەت ئێمەوە ئەو شتانەی کە هەمانەیە وەکو موادی غەزایی ئێمە شتەکانمان تقریبا دوو مانگ لەوە پێش سیارێ بەرەو سیارەیە لەبریشە بەرز نەبێتەوە فەردەیە پاسولە 200,000 چۆتە سەر لەگەڵ پێرە بەستە پێرەیە ئەوی پەیوەندی بە گەڵاکەوەی کە بەتە 147 و 750 200,000 فەرقی کردووە فاسولات لە بازارە عەدەدی کەمە و بەرەو ڕەمەزانە ڕوێن زیاتر خەڵک باز شتێکی ئەگەر بیکڕێ 1,000 فەرق کردووە ئەنجین لەگەڵ کاتەکانی کا لەگەڵ دوو مانگ لەمە پێشە سیاری شتەکانمان چه سیارێ بەرەو سیارەیە سپاس دەکەم بازارتان پڕبەرەکەت بێ ئینشاڵڵا سپاس دەکەم سۆلا بۆ زانەرەکان بوو لای من کە کۆم دوکاندارامەژێ بۆدا نرخەکان بەشێکی زۆری بەرزبوونەوەی پەیوەندی بە بەرزبوونەوەی بەهای $1ەوە هەیە ناجێگیری بارودۆخی بازاڕیش و دڵنانەبوونەوەی موچەخۆران لەوەی کە موچەکانیان کەی ئەگات و چۆن دێ و بەچی لێ بڕینەکە بێ ئەمە کرۆکە هاوڵاتیان تۆزێک سارد بن لە مامەڵەکردن لە ئامادەکاری بۆ پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان.